مجموع دەستمان پێ کرد باشە لە ئام ڕقەمەوە چونکە چۆرتکە دەخوێنن 881 کاکە دیار 522 زەر دەرسێ 1566 دەستخۆش دیمەن خانم 842 زەر دەرنۆ وانەیەکی تایبەتی بیرکاری و هۆشە بیر و هزری مناڵ گەشە پێدەدات کاکە سۆبحان 65 زەر دەر 5 ئێمە بۆیە ئەم شتە فێری مناڵەکەین کە بتوانن باشتر لە مێشکیان کاڵک وەرگرن هەروەکو بزانن هەر نیم کورەیەکی مەغز وەزیفەیەکی لاوەدایە و وەختی ئێمە هەر کارێک ئەنجامان مەسەلەن ئەگە بە دەستی ڕاستە نووسین نیمکۆرەی چەپی مەغز کارەکە ئەگە بە دەستی چەپ کارەکەین نیمکۆرەی ڕاستی مەغز کارەکات بە خاتریەوە ئێمە ئەو شتێک کە مەدی نەزەرمانە گەرەکمانە وابێت کە مناڵەکان بتوانن دووسێ کار بەیەکۆ ئەنجام بن مەسەلەن لە ناو چۆرتکە هەروەکو ئێوە بتوانن متوەجە بن ئەو مناڵە هاوزەمان هەم دەستی تەکانە هەم خەریکە فکرەکات و یا ئەوەی کە هاوزەمان خەریکە ئەبیسێ دەستی تەکانە یا خەریکە لەمسەکە چۆرتکە لەمسەکە و فکرەکات و ئەو بەعسەوەی کە هەردوو نیمکۆرەی مەغز دەرگیر بێت ئەرز بێت کە ئەم چۆرتکە هەرو جۆرە ئەرسام کرد لە چین و ژاپۆنەوە بووە و ئەوان ئایسەر خۆیان دیسان هاوردیانە تۆ خەریکن لە مەدرسەکانە هەر ئام چۆرتکە ئاموزەشەدان بەڵام لە وڵاتانی ئێمە بە سوورەتی دەوڵەتی ئێمە ناتوانین ئەو شتە تەدریسکەین یان لە خودی مەدرسانیە ئێمە فقط لە بەهەرحاڵ بە سوورەتی خصوصی ئەم شتە ئاموزەشەدەین و شکری خوا ڕۆژ بۆ ڕۆژ ئەولیا زیاتر بۆ نەتیجاگەن کە واقعاً لازمە کە شتێکی ئاوا بۆ مناڵەکەیان بەهەرحاڵ بەکاری بووان ئایناسخانە 52 59 44 منهای 32 77 65 منهای 44 دەستخۆش دانێتر 49 82 25 منهای 32 44 12 22 ئەم وانەیە لە ئێران بەربڵاوە ئێرەش ئامۆزشگایەکی تایبەتە لە شاری بۆکان ماسە زۆر نزیک بوو دوو دانە فەرقی بوو باشە دانێتر لە پرسمە سایکە حەلیک نێوم ئاینازە تەمەنم 8 ساڵە من لە کلاسی چۆرتکە فێری حەساب بووم فێری چۆرتکە بووم فێری زەریب بووم لە ماڵە ڕۆژی نیو ساعت کارەکەم سەلام من دیاری چەڵەبیم تەمەنم 10 ساڵە 3 ساڵە لە چۆرتکە کار دەکەم تەرمی نۆم و ڕێاضی شتەکان زۆری تەرسی لەسەر داناوە و دەرسی شتەکەم هەمیشە 20 دەگرمەوە 881 107 977 منهای 659 1306 دەستخۆش 79 وانەکە پشت بە ئامرازێکی ژماردن دەبەستێت منهای 71 کە پێی دەڵێن چۆرتکە هزری مناڵەکان دەباتە قۆناغێک کە خێرایی تێگەیشتنیان دیار دەبێت یەکەم 10 ئەزافە ئەوش دووەکەم ئەلان کارەساتیار ئەو مؤسساتێکی زۆر هەن کە ئەم شتە خەریکن ئاموزەشەدەن و هەر یەکی ڕەوشایەکی خۆیان هەیە بەڵام لە کولە خودی چۆرتکە یعنی ئەو شتێکە ئێمە ئاموزشی ئەدەین گشتیان هەر فقط ئام چۆرتکەیەکە ئێوە ئەبینن و نەهایەتەن ڕەوشەکان هەر یەک شتە بەڵام لە سری شتە ئێمە مەسەن تەفاوتایەکمان هەیە ئەلان ئێمە بێژین چۆرتکێک ئێمە فێری مناڵەکانی ئەەکەین علاوە بەر ئەوەی کە بە چۆرتکەکە ئەشێکار بکەن ئەوەیە کە بتوانن چۆرتکەکان لێ بسێنین و لە حەوا بەرحاڵ چۆرتکەکە تەسەورکەن و لە حەوا چۆرتکەکە لێ بدەن و بەجوز ئەوە زەریبوتنەکەیە کە ئەویش بەعسەوە کە بازم زەهنی مناڵەکان زۆر لەگەڵ ئاعدادی گەورەترە ئاشنا بن تەمەنی مناڵەکانمانەمە لە 4 ساڵەوە دەست پێەکە ئەڵبەتە من معمولاً تەوسیەکەم لە 5 ساڵەوە بیان هێرن بەڵام بەعزە مناڵێکیش ئیتر بەستگی بەوەی کە خودی ئەولیا ئەزانن کە بەعزە مناڵێک توانایی ئەویان هەیە مەسەلەن ئەو کاکە لە 4 ساڵە ئێمە لە خزمەتیا بووین و باقی مناڵەکان ئیتر بێژم 7 ساڵ بەرەو ژوور بوون مایسافانە 42 38 92 76 منهای 54 منهای 68 منهای 72 25 49 18 دەستخۆش
دیمەنخانە 326 زەردەر 3. لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕێگای وانە تایبەتەکان برەو بەم زانستە دراوە. هزری مناڵێک کە چۆرتکە بەکاردەهێنێت لە هزری پێگەیشتوویەک کەمتر نییە. شێوازی حسابکردنەکەیان نەختە. پەنجمە دەستمان کرد باشە لە ئامڕە